Sunrise 12 Sunrise پۆلی 12 Grammar and Functions ڕێزمان وەرکەکان Unit 2 یەکەی دووەم Students Book کتێبی خوێندکار page 15 لاپەڕە 15 Activity B چالاکی B Future Continuous داهاتووی بەردەوام یاسای داهاتووی بەردەوام بۆ جۆرێ سەبجێکتمان هەیە لە سەرەتا will be بەدووادا دێوە بەدوای will be دا verb ing دێت وڵی تێدایە بۆیە future داهاتوویە verb ing تێدایە بۆیە continuous بەردەوامە ئەگەر لە کۆتایی ڕستێکی دایەکێک لەو دەستەواژانە هەبوو this time next کاتێکی بەدووادا دێ بۆ منە this time next year ساڵێکی کە ئەو کاتانە this time next week هەفتەیەکی کە ئەو کاتانە یان ئەگەر in ئەی لەگەڵ ژمارەیەکمان هەبێ number و لێرە کاتێکمان هەبێ from now یعنی لە ئێستا بۆ منە in a year from now ساڵێک لەمە دووە in 2 months from now 2 مانگ لەمە دووە ئەگەر یەکێک لەو دوو دەستەواژانەمان هەبێ ئەوە پێویستە کردداری ڕستەکە future continuous بێواتە will be لەگەڵ verb ing ئەگەر سەیری ئەمانە بکەن I will be taking notes in a college lecture this time next year ئەمن خەریکی نووسینی تێبینی دەبم لە دەرسێکی کۆلێژ ساڵێکی کە ئەو کاتانە will be taking The engineers will be supervising a project ئەندازیارەکان سەرپەرشتی پرۆژەیەک دەکەن will be supervising future continuous question or interrogative ئەگەر ڕستەی پرسیاری دروست بکەین لە future continuous will دەهێنینە سەرەتا دەبێتە ڕستەی پرسیاری و ئەگەر وشەی پرس بەکاربێنین لە پێش وڵەکە وشە پرسەکە دەنووسین و ئەوکەی کە تاوەکو کۆتایی دەنووسینەوە وڵی دەشتوانین بڵین you be taking notes in a college lecture this time next year ئایا ساڵێکی کە ئەو کاتانە تێبینی دەنووسی لە دەرسێکی کۆلێژدا will the engineers be supervising a project ئایا ئەندازیارەکان خەریکی سەرپەرشتیکردنی پرۆژەیەک دەبن ئەگەر وشەی پرس بەکاربێین why will the engineers be supervising a project بۆچی ئەندازیارەکان خەریکی سەرپەرشتیکردنی پرۆژەیەک دەبن will لە سەرەتا هاتووە و b لەگەڵ verb ing کە دەکەوێتە دوای سەبجێکتەکەی لێرە وشە پرسەکەمان یەکسمان ئەگەر وشەی پرس هەبوو دەکەوێتە پێش will Where will the engineers be supervising a project لەکوێ ئەندازیارەکان سەرپەرشتی پرۆژەیەک دەکەن When will the engineers be supervising a project چ کاتێک ئەندازیارەکان سەرپەرشتی پرۆژەیەک دەکەن نمونەکان یەکەم The students have trained for a job خوێندکارەکان مەشقیان کردووە بۆ پیشەیەک Change into future continuous بیگۆڕە بۆ داهاتووی بەردەوام سەبجێکتەکە دەنووسینەوە The students future continuous لە future continuous will be بەکاردێ will be دەنووسین واتە have لا دەچێت بەدوای will be دا verb ing دێ بۆیە trained ئیدیەکە لا دەچێت ing بۆ زیاد دەکرێت دەبێتە training تاواکەرەکەش دەنووسینەوە for a job The engineers will be training for a job The students will be training for a job خوێندکارەکان مەشق دەکەن بۆ پیشەیەک دووەم The small child walk this time next year منداڵێک کچەکە دەتوانێت بە پێ بڕوا ساڵێکی کە ئەو کاتانە corrected ڕاستی بکەوە لێرە لەبەرەوەی this time next year هەیە ساڵێکی کە ئەو کاتانە کاتە پێویستە future continuous بەکاربێنین لێرە تەنها infinitive دا walk will be زیاد دەکەین بۆ walk ing وەرلەگرێت دەبێتە walking سێم John will be studying in a foreign country John لە وڵاتێکی دەرەکی دەخوێنێت future continuous نووسراوە question ڕستێکی پرسیاری دروست بکە why نووسیوە لە سەرەتاوە تەداوای کردووە بە why دەست پێ بکەین why دەنووسین وڵەکە دێنینە سەرەتا why will سەبجێکتەکە دەنووسینەوە John لە بیەکەیەوە تاو کۆتایی دەنووسینەوە be studying in a foreign country بۆچی John لە وڵاتێکی دەرەکی دەخوێنێت چوارەم I fly to London at this time
tomorrow من بە فڕۆکە دەڕۆم بۆ لەندەن سبەینی ئەو کاتانە correct the verb in the brackets کرداری ناوکەوانەکە ڕاست بکەوە لەبەرەوەی at this time هەیە tomorrow سبەینی ئەو کاتانە بۆیە پێویستە future continuous بەکاربێنین will be زیاد دەکەین fly ing وەردەگرێت دەبێتە flying will be flying